بەشی نۆیەم لە راپۆرتی گشتی سندوقی قوربانیانی کورد. زانیاری هەفتانە بۆ بنەماڵی قوربانیان لەسەر سکاڵای یاسایی دژبەسەرانی ڕژێمی پارتی بارزانی. لەو کاتەوەی پۆستی سەرۆکایەتی حکوومەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگتووە، سەروەت و سامانی مەسعود بارزانی و مەسرور بارزانی و وەیسی بارزانی و ئەندامانی بنەماڵی بارزانی و هاوکارە گەندەڵەکانیان بە شێوەیەکی بەرچاو گەشەی کردووە و هەروەها سپیکردنەوەی پارە نایاسایەکانیان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر لە سەرانسەری جیهاندا. قەبارەیەکی باوەڕ پێنەکراو لە دزین و شاردنەوەی داهاتی دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانی بۆ یەکەم جار لە دۆسیەی دادگای سندوقی قوربانیانی کورد لە دادگای فیدراڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە واشنگتن دیسی بە شێوەیەکی بەرفراوان ئاشکرا دەبێت. ئەم دادگایە مەودایەکی زۆر کورد لە کۆشکی سپی و لە کۆنگرێسی ئەمریکاوە دوورە کە چاودێران بە وردی سەرنجی ئەم دۆسیە دەدەن. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سپیکردنەوەی ئەم پارە تاوانکاریەی بە مەترسیەکی نائاسایی بۆ سەر ئاسایشی نەتەوەیی و سیاسەتی دەرەوە و ئابووری ئەمریکا ناساندووە. ئیتر دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانی ناتوانێت تاوانەکانی خۆی لە پشت دۆستایەتی خۆ نمایشکردنیان لەگەڵ ئەمریکا بشارێتەوە. هاوڕێیان ڕاستەقینەکان دزی لە هاوڕێکانیان ناکەن. سەرچاوەنهێنیەکان سندوقی قوربانیانی کوردیان ئاگادار کردوتەوە کە لەگەڵ ئاشکرابوونی وردەکاری زیاتری ئەم دۆسیەیە چەندین دەستگای حکومی لە ئیماراتی یەکگرتووی عەرەبی، قەتەر، ئەڵمانیا و هەروەها شانشینی یەکگرتووی بەریتانیاش لە ئێستادا لە وڵاتەکانیان چاوگێڕانێکی زیاتر دەکەن بۆ سامانی بارزانی کە دەسەڵاتداران پێشبینی دەکەن لەم دۆسیەدا ڕاشکاوانە ئاشکرا بکرێن. سپیکردنەوەی پارە بەشێکی سەرەکی ئەو سکاڵایانەیە کە لەم دۆسیەی دادگادا هاتووە لە دژی مەسعود بارزانی، مەسرور بارزانی، وەیسی بارزانی و ئەندامانی بنەماڵی بارزانی و ئەندامانی بنەماڵی بارزانی بە ڕێگەی هاوسەرگیری و هاو پیلانگێڕە تاوانکاریەکانیان. سپیکردنەوەی پارە بریتە لە پرۆسەی پاکردنەوەی پارە کە لە چالاکیە تاوانکاریەکانەوە سەرچاوە دەگرێت، وەکو بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان یان ساختەکردن یان بە قاچاقکردنی نەوت بە جۆرێک وا دەردەکەوێت کە لە سەرچاوەیەکی یاساییەوە هاتووە. قەبارێکی کەڵکەکردوو بێ ئەژماری سامانی دزرا و تاڵانکراو لەلایەن دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانیەوە بەنهێنی لە چەندین وڵاتی جیهاندا دەشاردرێتەوە. بۆ هێنانەدی ئەمە بنەماڵی بارزانی پشتیان بەستووە بە بانکدارەکانیان لە کوردستان، بە تایبەتی ئومەیلە گەردی سەرۆکی بانکی بازرگانی هەرێم بۆ بەرهێنان و دارایی کە لە کوردستان بە بانکی ئارتی ناسراوە و هاوکارەکەی غەفور خۆشنا و سەرپەرشتی کاروباری ساختەکردنی جگەرە دەکات و جگەرە بە قاچاق دەبات و بە هاوبەشی لەگەڵ مەسرور بارزانی بەشداری لە سپیکردنەوەی پارەدا دەکات. لە ئێستادا ناوی ئومەیلە گەردی و غەفور خۆشنا و لەم دۆسیەدا هاتووە. دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانی پارێزەری گرانبەهای لە واشنگتن دیسی و فیلادلفیا و لەندەن و شوێنەکانی تر بەکرێگرتووە بۆ ئەوەی ئەوە دروست بکەن کە یاسا پێی دەڵێت بنیاتنرا و ڕووپۆش بۆ شاردنەوەی خاوەندارێتی ڕاستەقینە. ئەمە تاوانێکی فیدراڵیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەشێکی زۆری جیهان و هەروە ئێستا چەندین پارێزەری بارزانی لەم دۆسیەدا ناویان هاتووە و بەم نزیکانە زیاتر ئاشکرا دەبن. بۆ یەکەم جار تەواوی دامەزراوەی تاوانکاری سپیکردنەوەی پارە لەلایەن ڕژێمی بارزانی لە ڕێگەی ئەم دۆسیەی دادگاوە بۆ ڕای گشتی ئاشکرا دەبێت. پارێزەرانی سندوقی قوربانیانی کورد هەزاران بەڵگەنامەی بانکی، ئیمێیل، نامە، گرێبەست، ڕێککەوتن و بەڵگەی دیکەیان لەبەردەستدایە کە هەموو ئەمانە بەم زوانە دەخرێنە بەردەم دادگا. بۆ ئەمەش ئیفادەی شاد حاڵە ترسێنراوەکان لەو نێوەندگیرانەی کە ڕژێمی بارزانی پاری پێدابوون بۆ ئەنجامدانی کارە پیسەکانیان لە ئێستادا دێنە پێشەوە بۆ سندوقی قوربانیانی کورد. بەڵگەنامەنهێنیەکانی پێشوو کە ئێستا لە بەردەستی پارێزەراندان بۆ یەکەم جار ژمارەی زۆری کۆمپانیا ڕووکارەکان و پەسەندکراوەکان و لایەنە فریودەرەکانی تر ئاشکرا دەکەن کە لە بەهەشتەکانی باج و بنکەسەرێکیەکان لە سیستەمی دارایی دەریایی و دەسەڵاتە بانکە نهێنیەکانی دیکەدا ڕێکیان خستووە. لەوانە شانشینی یەکگرتووی بەریتانیا، دوورگەکانی ڤێرجینی بەریتانی، دوبەی، ئیماراتی یەکگرتووی عەرەبی، قەتەر و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە نزیکەیی ڕۆژانە بەڵگەی نوێ بەردەوامە لە هاتنە پێشەوە بۆ سندوقی قوربانیانی کورد. لەوانە زانیاری نوێ سەبارەت بە حیساباتی نهێنی و سەروەت و سامان و مامەڵەکانی پەیوەست بە مۆنتینیگرۆ و جۆرجیا، هەموو ئەمانە دەخرێنە بەردەم دادگا. پێشبڕکەی ئەسب قەڵغانێکی تەواو بۆ سپیکردنەوەی پارە دابین دەکات. پیشەسازی نێودوڵەتی پێشبڕکەی ئەسب زمینەیەکی بەپیت بۆ سپیکردنەوەی پارە دابین دەکات لەگەڵ کۆنتڕۆڵکردنێکی ڕێکخراوەی سنووردار لە پێشبڕکەی شاراوی دەسەڵاتداران کارەکە قورستر دەکات بۆ ئەوەی پراکتیزە تاوانکاریەکە بە شێوەیەکی کاریگەر پارێزگاری لێ بکرێت.
بەڵگەی نوێیەکە پێشکەش بە پارێزەرانی سندوقی قوربانیانی کورد کراوە ئەوەمان بۆ دەردەخات کە چۆن بەشێک لەم پارە پیسەی دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانی لە جیهانی پێشبڕکی ئەسپ و بەخێوکردنی ئەسپی نێودەوڵەتیدا بەکارهێنراوە. بەشێک لەو پارەوە بەرهێنانانە لە ژێر ناوی کچێنی ژنەکانی بارزانیدا شاراون. لەوانە کاتیا بارزانی هاوسەری مستەفا بابۆ بارزانی سەروەت و سامانی دزراوی تر لە ئاسی نێودەوڵەتیدا لەلایەن جەیرا محەممەد خالی هاوسەری مەسعود بارزانیەوە دەشاردرێتەوە. بەپێی بەڵگەنامەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە ئێستا لە بەردەستی پارێزەرانی سندوقی قوربانیانی کوردایە دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانی ملیارەها دۆلاریان لە سامانی گشتی کوردستان بۆ بەرژۆندی تایبەتی خۆیان بە خرا بردووە یان بە گەندەڵی یان بە ڕاشکاوی دزیوە. گواستنەوەی نێودەوڵەتی مڵک و ماڵی دزراویان بەدەستهێنرا و بە ڕێگەی ساختە تاوانی چی ویلایەتە گرتوەکانی ئەمریکایە وەک چۆن پیلانگەڕی دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانی داهاتی تاوانکاریەکانیان لە ڕێگەی سپیکردنەوەی پارە و ساختەکاری تەلەوە گواستۆتەوە. دەیانزانی مامەڵەکان بۆ شاردنەوەی پلانە نایاسایەک جۆرە جۆرەکانیان داڕێژاون. هەروها دەیانزانی کە ئەو مڵک و داهاتانەی کە لە مامەڵە دارایەکاندا بەشدارن نوێنەرایەتی چالاکیە نایاسایەکان دەکەن. هەموو ئەمانە پێشێلکردنی یاسای ویلایەتە گرتوەکانی ئەمریکایە. هەموو ئەم زیادکردنی ڕووپۆش و زنجیرەی خاوەن دیارێتیانە لە نێوان سەروەت و سامانێک و خاوەن سوودمەندەکان لە دەسەڵاتی دادوەری وڵاتە جیاوازەکان و جۆرە جیاوازەکانی پێکهاتەی یاسایی بە مەبەستی دروستکردنی نادیاربوون و شاردنەوەی بە ئەنقەستی زانیاری خاوەندارێتی شاردنەوەی ڕاستێمادیەکان بۆ پاراستنی پەیوەندە گەندەڵەکانیان لەگەڵ خاوەنە ڕاستەقینەکان لەوانە شاردنەوەی سەروەت و سامانی ئەو کەسانی کە پشتگیری داعش دەکەن. ئەمە هەمووی بۆ ئەوە بوو کە لەلایەن هێزەکانی جێبەجێکردنی یاسا و دەسەڵاتدارانی بازدان و بەرپرسانی ئاسایشی نیشتیمانیەوە دەستنیشان نەکرێت. چاوەڕوانی ڕاپۆرتی دێم بن.